تخا قوتابیên zankuyê êke li wan texan rolek gelek pêşçav heye de durustkirina civakên pêşkeftî û hişyar da. Ji ber ku zanku cihê berhem anîna kadrên zanistxwaz û mirovdost û kesanên xudan jîr û endê şeya edbiyavên cuda cuda da. Bû bernameyê pêkvejiyan me xast ev care biçînet nava zankuwa dihûk da ku ev nêzik ve haydar bîn û bizanîn çemkên rêzgirtin li hizrên cuda û ayînên cuda û neteweyên cuda bi çi awayî ed hêne peyrewkirin. Zankuwa dihûk êke li zankuyên mezinên Kurdistanê ku li parêzgeha Dihûkê ye. Ev zankuya li sala 1992 hatiye damezrandin. Li wî demî bi du kolîjan 149 qutabyan hat damezrandin. Lewra heta nihû jî pêkvejiyan û pêkvebûn û rêzgirtin li ayîn û neteweyên cuda bi aşkirayî etihê berçavkirin li tevaya kolîjên zankuwa dihûk da. Etnava zankuwa dihûk da bername pêkvejiyan çû etnava kolîja perwerda binyad da. Me Foksaxû exte ser evê kolîjê ji ber ku girêdanek rastewxû heye bi mijarên pêkvejiyanê ve. پێشی خۆشەویستیە هەنگاوێک هەیە ئەو ژی دبێژنێ هەنگاوا ڕێزگرتنێ ئەو دەما مرۆڤی ڕێز ئەلبوچوونی جیاواز گرت وی دەمیدا دێ پێکڤەژیان ئەتێتە هەبوونێدا چونکە پێکڤەژیانە سەر ئەنجامێ خۆشەویستیەت ناوبەرا کەسین جیاوازدا بەرنامە پێکڤەژیان ئەف جارەت ناوا زانکووە دهوکدایە داکو بزانین ئەف پێکڤەژیانە سەر ئاستên ئەکادمی ئەت ناوەندên خوێندنێ دات خوێندنا باڵادا çawa ev pêkvejiyan e tête bercestekirin bînerên xweştevî bifermûn da hefra bîner bîn û bizanîn keşê pêkvejiyanê nav zankuwa dihûk da çawa tête encam dan. Etnava edebiyatên Kurdî da hana gelê Kurd hatiye dan ku takên Kurdistanê her tim aştîxaz û mirovdost û giyanê lêborînê hebît hember kesên cuda et hizr û bîr û baweran da. Marwan Şingalî Melay Cizîrî weke mînak behest ket et evî çeşney da. Her wesa dibêje dilê min gelek xweş e dema helkeftên ayînî yên êzidît hên xwişk û birayên musilman li qutabiyên zankuwa me pîrûzbayê û serexûşiyên xwe arasteyî min dikin. تو وەکو قوتابیەک کۆلیجا پەروەردە بنیاددا پێکڤەژیان دیداتە دات قەناعەتاتە دا چ دگەهینی ئەلدیتنا من دا پێکڤەژیان بریتیە پشت سێ کۆشەیەکە ڕاستەقینە ئەو ژی ماف ئەرک ئازادیارا دەربڕینێ ئەف تشتام تشتنت خوازایینەت سرۆشتینە ئەلدەف مرۆڤی هەینە دەمێک و مرۆڤ تێتە دنیایدا ئەف تشتت گەلگێت هەین کەسی دیتنا من حەق نینە کەسێ بەرامبەر بیشینێت ئش بەر کوشلایە ئاینی و نەتەواوی زمانی بەوەک مینینە ئەف هەندێک مافێت مرۆڤیت سرۆشتینە ئەف سرۆشتێوی بەدگیرێداینە یا گرنگەوە هەر مرۆڤەکل سەر ڕوویە دنیایە ئەوان تشتا پەیرەو بکەت ئەپ ڕێڤە ببەت یەدویە تایبەتن گرێداینە ئەویڤە ڕاستیژی هەتا ئاستێکی گەلێکێ باش الواقعدا ڕاستەقینە زانکوێ دەست ئەوی تشتیت بینم خوشک و birayên êzidî wekû ayîn etnava zankoyê da rengvedana qutabîyan an hevalên tên qutabî çawa ye بێگومان ئەگەر ڕۆژێک هەبێت ئەس بیژم عیدەکە ێزدیان بێت جەشنێک بێت هەر کەفتێک بێت جیە کێفخۆشیان من ئەگەر ئەس قوتابیەکی ێزدی بم ئەلناافچێل قوتابیش خوشک و بران بسلماندا پیرۆزباهێلمە بگن و پەیامێت پیرۆزباهەیە بگەینە من وەختێس ئەوانە کێفخۆشت بینم کێفخۆشیان من زیدەترت بێت بینی et edebiyata Kurdî da rengvedan hebûyne el ser zakîre û mentalityya takê Kurd ke ev rûke bi şêwazekê nerastewxû jî ev rengvedanet nava waqeî Kurdî de hene بەلێکم بێن بەرێخوا بنێ ئەدەبیاتە کلاسیکیا کوردی بشێوەکی گشتی مەلای جزیری ئەحمەدێخانی فەقیە تەیران عەلیە حەریری هەمیژی مەلە بوون سۆفی بوون بسلمان بوون بەسل شعرێن هەندێک کاشوانادا ئەب تەمامی رەنگڤەدانە پێکڤەژیانێتی دە دیارت بێ
هەکەم نمونەکە شعرەکە مەلەی جزیری بینن دەمێ کوت بژێت دڵگەشتم ji دێرێ ناچم کەنیشتێ قەت محراب وێ بمنرا وەرەدا بچنە لاڵشێ البێ دەرێ دەگەرت و بەرێ خۆ بدیە مەلەیە جزیری ئاکو بەحسێت شتێکی کرد گەشتێت تەسەوفەکێ کە هەند جیهەکی پیرۆز هەیە نەیە ئۆلاویژیکە بەلێ پەسن و مەتحێلوی جیهت کرد وەکو جیهەکی نیشتیمانی هەر دیسانێ ئەدەبیاتە دینێ ئێزدیاکەم بەحس بکن شێخ فەخرێ عادیال سەباقە قەولیدە کەرەم دکە و دبیجێت چ دنیایەکە ڕەنگینە تژی قەوم و مەذهب و دینە هەر کەس بزارێ خۆ بزمانێ خۆ بدلێ خوا خۆدێت ناسینە هەگەر تو بێ ئەوێ تێکستێ شلۆڤە بکی گەلک ڕەهەندێن فەلسەفەی و هزریژی دەرێتکەون تا تشتێکی زیاتر وێ چەندە هەیە وەکو پێشنیار وەک پێشنیار ماچیا گەر ساڵانە فستیڤالەکە ناوێ پێکڤەژیانێ ناوەندێت خوێندنێ بێتە گێران ڕۆژێک بهێتە دەستنیشانکردن بۆ بی بابەتی هەر دیسات شتێکی دیژی متوێست بەحس بگمە ڕاستیژی گەر تو بێ بەرێ خۆ بدیێمە چ نامەیەن ئەکادمی نامەیەن ماستەری و دکتۆرای گەلک مەنینە سەر پێکڤەژیانێ هات بنە نویسان ئەس پێشنیارت کمشوان مامۆستاین بەڕێز خزمەتە ئەوی بابەتیدە تەرخان بکن هەر دیسانێکیدە تشتێ دیە کومت بێ دەست بیژم وتابیە زانکۆێ ئیرۆ ڕۆژ ئەلسەر و یافەرە ئەوی بابەتی نافەڤالن خۆدە بەلاو بکە بە ئازرینێت بەحس بکە ئیمان وەکە کچکەک و قوتابیا زانکوێ تەکەزێ لە دەستەواژێ ڕۆشنبیریت کرد پێتڤە ئەم وەکە قوتابی پێشەنگ بین بۆ بیاوێن civakî et mijarên zanist û mirovdostî û pêkvejiyanê da. Girêngiyeka zor heye çunkî heger em wek qutabî behs bikein nava zankoyê da em qutabiyên têkenîn ankuş xêr diyanetên dijî gelme da hey ev girêngiyeka zor heye bû hindê ku em teqebila êku dibikein مەبەستەم الڤێرە چەند گرنگە هین وەکو قوتابیên زانکوێ ببنە پێشەنگ بۆ خەلکانی دیتر jî کە çav li hewe biketin pêkvejiyanek akademî û ciwan pêşanî civakê xwe bidin. Wê navet girêngiyeka mezin heye çunkî em wek qutabî yê astekê zorê bilind da nava zankûyê. Nimûzecek zîndî heye nava jiyana ta şexsî da tu wekû îman ke bêjin pêkvejiyan navberangu da berceste bibîtin? Bele ekît ya hey. Ez wek nînera gropê xwe me rêja qutabiyên me 36 qutabiyan pêk tet. Ez bawerim 12 şwan qutabiyan xîş ku birayet me êzdî pêk tên. Ev jî bûye cihê xwişcûşî û serbilindiya me ku em xizmeta wan dikein. Et nefsî wexda çêdbîtin gelek kombûn û rêniştin û derkeftinên me da em minaqişa dînên êkûdû dikein. Minaqişan çi arasteye sebaret vê çendê? Em gelek teqebila êkûdû dikein çêdbîtin hindek pêzanîn derbareyê dînê Xuda bine me bû me bibine cihê من ده يعني زیاتر آشنابونا اکتر کن نافبرا پول اكيد 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 افش لا يعني ارين هگرم بحث کن حتی نو کم قناغ سینا و ما چه مشکلات گلی دانه بوینش اشلایان دینی هر بشی دکتور مؤید وکه آین ازدیه هاوکاری راگری کولیجا پرورده بنیاته او آماجه ددتا وی ایکه کو ام وکه دستیا کارگیری لکولیجامه ناهیلین چجار کشه پیگوژیانه بهت لکدار کرن و بهت نشرین کرن تکزی لوی ایکی جید کت کو اوان وکه ازدی شین دستین خوانه ات مجارین پیگوژیانه دات ناوا کولیجه دا حقيقة بيجن كوبين همي أديان وهمي نتوا الدهوك خرفة بوست بحكم كون بيجن كو جغرافيا تاوي يا هاري كارك وهم كسان بيجن كو جفاتا بلي نزكي عربا نزكي جفاتا تركمانا شم بيجم حتى راداكي جفاتا يزديان كو جفاتا يعني هم وكو نتوا هم وكو آين جوازين قالك زور هنا وبريز وتقدير جيت تقبل كرن بيجو مان شكت دنينكو وفشند قالك يا هاد الجهة كواستكي بلند براستي كو هزر بوچون ياش بيجن كو توجيهات سياسية كو بيجن كو يعني لكن دولتش دركتيا كشتي استكي شي بيجن كو حكومة عقل تاكا كسي خلق دهو كيف بلا بنديا بلا بوست إداري آي هات يا رچاو كرن ادبيا بيجوجيان دا از کلیجا خو کمان نمونه ایرو روش کلیجا من باز ازدی متدا من پوستا کتدا هی ما یهی مسیحی پوست یهی ما یهی ترکمان پوست یهی ما یهی عربجی پوست یهی افشنده وی اکید گهینی تنکو بیجین بيجوجيان قناعتك قولا اتناخي هم سركرداتيا كردي دا
هم ناو جواکی کردی جیدا بێگومان و یا پراست ژیانی و داخوازیامە و هێویامەژی ئەوە و شیانت مرۆڤن ئەکادمی پراستی ئەکادمی و زانکۆ شێ بێژم و تڤیا دووری بێ هەزرێ بێت تڤیا فەزرا تدەنێتە چاندن و ئەڤەش فلان نەتەوەیەوە فلان جهەیە تڤیا شیان پێشچاو بێن دەست خۆش مدویاز بێ پرسیار ڕاستە جەمەتە بکەم یعنی ئەف پلە و پوستن ئیداری دەماتێنە دابەشکردن چەند گرنگە بەرچاویا شیان و هێزا زانستیم ئەکادمی بێتە وەرگرتن نەک بێژین بەحسا نەتەوەی و ئاینی بکەین سەروی بنەمایی بیتن بڕاست سیستەمی ئەکادمیدا و زانکۆیدە ژینگەکەوەکی زانکۆیدە تو ینی ئەرمانجە تا سەرەکی ئەو بت و ئاستی مێشکێ مرۆڤی بلند بکەیت ناچێت بە تو چاندنیەکە هەزرەکە بەرتەنگ تێدا بچینی حقیقت و پێکڤە ژیان تشتێکی گەلکی گرنگە و گرنگیا خۆیان هەیومە شانازیە پێت بن کومە باژێرە خۆ باژێرە دهۆکێ بەس لەگەل هەندێژێت سیستەمی ئەکادمی دەتەڤیا شیانت ئەکادمی شیانت ئیداری بەرچاو بێنە وەرگرتن لەگەل ڕاگرتنە بەلانسەکی بڕاستیک و بەلانسەک گرنگە گەلک هەنگوو چەند شین دەست هەنە ئەتناوە زانکۆین دهوکێدا حمید عجیل جێخۆ گەلک گرتو بوو vê çendêda û du peyker ku rastî caniya kuliyamana مەلای جزیری و مەلای جزیری و ئەحمەدی خانê her du jî şun tuvletwîne û ew yê çêkirin û Xwedê bi rehmet kes jî cihêwî xweş biket bixabinî ve em cihê layîn بابەتێ پێکڤێژیانê هەنگ هەستیاری تەماشە دکەن ئەدگەل قوتابیاندا دەمێ هەنگ بینن دیاردەیەک هەیە هەنگ چاوە مەسەرەن معالجەوێ دیاردێت کەنە کرد دیاردەکان نەرێنی بیتن بوو نمونە ناوبەرە پێکاتەین جیاوازدا بڕاستی ئەمە وەکو سیستەمی ئیداری یەکارگەریت زانکۆیەوە کولیژێوە ئەم ئەvê çendê gelek dijî hindêne ku ev çendê bête çandin em li gel hindê jî ne ku hemî mamosta yek ruhê şol bikin û yek giyanî şol bikin û yek çavî berê xwe bidane hemî mamostayan naçê bi cawazî hebin çengî bi rastî demê te cawazî çandî te keşek nav kulîj de çand براستی و شانازی واز دەبێژم مەڤک و هەفت ساڵاز جێگەری ڕاگەری من نەدیتە هیچ کێشەهاتێ بەردەستی من قوتابیان مەژی جهێ ڕێزە دەنا شێم بێژم و نێزیکی 400 طلبی ئێزدیەکە نەبتر دوێ کولیژێ دەمەیە هەی وەرگەر هەندێمە مەسیحی ژێت هەین مە قوتابین عەرەب ژێت هەین مامۆستاژی عینی شێوەی مامۆستا حتى مامۆستاین دەرڤەی وڵاتیەت هەین مامۆستاین ئەمریکی مەیەت هەین كتشكا كمسيحيين ناف خزانة كمسيحي هات رابو أسهات ما برورتكرن كو من شو علاقة ديانة كسر دين نبون نينا أس ده احترام همي ورجرم و قال إيه بكفيجيان تشيكن واحترام همي كسا تشيكن وهم أو بروردا أسهات ما بقاستم بكلية الفيرا استكليا همي ديانة كم مسلمان يزيدي وهمان مسيحياجي وهمي ام قال ايك بين دركه بين راد بين فخو يعني همي تشتغل قال ايك بين اسواق قطابیه که کلیج پرورده بنیاد سبارت بابت پیکوژیونه از بینم پیکوژیون کلیج دا جلان آبوری و دارایی و کساتی و نتایی و آینی و به جوازیده تری و برند برایت مت مسیحی و بسلمان و ازیدی و هر چی کسی دیگه جی به جوازید کلیج دا تناری و برند و هر کسی که کلیج آمده سرپیچیه که بکد کلیج همیده لانه که کرد و تماشایی کسی کردن وقتی 2001-2002 از کار خوب که مامۆستا زانکۆیدەوە کێم دەست پێ کرد ئەواڵێت منی نزیک هەرێکش قومیەتێک نەتەوەیەکی جودا بوون یعنی ئەمژی وەک مامۆستا لێرێ بۆ تەڵەبەت بێت ئەم بن نمونە یعنی ئەس بخۆ وەک تەجروبە خاص بێژم چ جارە من خۆ ئەحساس نەکرد ئەس ئێکە غەریبە من لێرێ دەستپێکێکی من لغەتی کوردی نەزانێ ئەز لێرێ من خۆ فێری کوردیژی کردی بجا تجربة كامل قالك تشتاق إيجابية بومن شنازي بيد بم يعني بومن تشتاق قالك ما ظن إنه كيف وانت وقت من لغة كردية هدي من قلمات آخر كيف وان قالك هاد بيجا أول خلق دعمامل كرن الناف زانكويدا طلبت منه شتاق قالك جوانا دمتو تيها ناف زانكويد بيني بيكفاجياني هاي وتقال في بيكفاجياني جي رئيس جرتن بيروبوتشون إيكودو هاي از دی بخش زمان انگلیسی وک نمونه ورگرم
ام چند قطابیه که آین جیاواز و نتوین جیاواز را بوین درست کردن گروپه کی ام اف گروپ را بین گیرانا فیستاوالا پلکفتا مراسم من هر نتوایی کی آنجی هر آینه کدی بونمونه سالا بوری ما هالكفتا كريسماسي انكو صار سالا مسيحيان جرام وهروسا هالكفتا جشن رمضان يجي چندين هالكفتين ديجي وأف سالا ما چندين هزرين جداتر ومازنتر هنا وانا هي خودي دي تجيب هجي قرني دو بیاوین اکادمی لوان بیاوانه کودکارن باندورک مزن هبید ات آراستکرنا جواکی دا شلاین ارینی و پروفیسور دکتور نیشان وکه کساتیک ارمن بحث لنخوشی و نهامتین خواد کد وکه گل ارمن او دما کارسات بسریوان هاتی لچاخ پازده لسر دست عثمانیان ویدمی برف کردستان هاتن لزاخو آکنجی بون دیودا هاتن دهوکه نهاجی ماموستایک چلنگو پیشنگه اتناوا زانکوا دهوک دا رولک گلک ارینی و باش هیا ات مجارا پیگ وجیان دا بیجه هر دما مدید کارتی کرنک نرینی هبید لسر پیگ وجیان امزیکا ویرادگهینو چارا سرد کین ابرین اکادمی و گنجای اما مستعد زانکوی دائما پالپشتین بو پیک و جیانی بو رزگرتنی محترام هر دیانتکی هبت اولک هبید ام چجارا ما حسب نکریه اب جوازیه بین قطابیه های هک دیارده که هبت یا تکانه دائما ام چارا سرد کن دائما ام اسلوب خو یا اکادمی ام چارا سرد کن ام ناهلین گهته حدکی اف آریش مازن بید و حقیقتا اشارت که جی پیدم بریز پروفسور دکتر اسماعیل احمد سمو دائما راگری کولیجه دائما یه پالپشت بو بیتشتی و دائما وقت چجارا کس احساسی نکت او یه نجبه کمالگه آن نجبه مجتمعی آن دینی و جیاواز آن نتوی جیاواز دائما کیفایتت هر اجتماعك أمكن دائما الدسبيكا أو اللي بحسي بيتشتي باشا جناب هوا وكو أرمن بله كارساتك مازن بله سري هوا هاتيال اتويدا ميدا وقتين هاتي نفيرا أكيد يعني هم بيزا هوا هاتي كرن هر بوزانينا جناب تجي برنامج بيك فيجيان دا 2 حلقة ملسر كساتيا شمدين آغاي كرن كجلق جرينجي دابو أرمنان مدويت انتمون بحسي ويسربوري شي بكي أرمن وقت توشي فرمانه بوین توشی نخوشیا بوین برادر بین کفتنا عالم ریک نبون خوشی خلاص کن بلی خدانه واجه رضا خول الویری خود جرازیک بنابه چمدین آقا رابو کارک زور گرنک رابو مساعده که باش اف خلق خلاص کرن و گهاد نزاخو و دیر بوا آبا کر ابا دلالتا چیه دلالتا مجتمعیت آنجی مجتمعی ما کردستانی بری دا و تمیجوی دا تا حتی نوکجی باشه دکتر هجا بله اقفتنا جنابتا گلک جان و منطقیه سبارت پیک ویجیانی چونکو هین وکو ارمن یتناوا وان همتیا دا جینو هنگی تاتین ویرنگو خودیتیه و چشتا گلک جانه بلا مدویتن جنابتا وکو ماموستای زانکویه ادگل ناوندن قطابیان دا مجارن پیک ویجیانی چند گرینگیا خوهایه وكو آراستكرن وكو پیشنیار يعني چوان پیشنیار قطابیت کن که پیک ویجیان پرنگه که جوان و آشتیانه دگل ایک برهم بینن دائما ام هول دين خاصة ام الاكاديمي ام هول دين تجارة ظاهرة كوصا ان ديار كوصا تشينا بيت بجا خطابي شاد هفكارن ديال هوا خطابي والله تقريبا بجمعة نقطة صدي يتهفكارن ما أبد إحساسنا كده شعورنا كده طلبك أبو من حتى أنا كسنزانت أسأل المدينة كسنزانت أسمى السحرية أبا دلالة شيء دلالة يعني طلبت رزقرتنا وبيك فيجيانا وآشتيا وخوش تبيا وآشتيا وأبا همي رامان الدتا شيء رامان الدتا بيك فيجيانا
خبات و تێکوشانە مرۆڤی جیانێدا بۆ ئێکەیە داک و شکومەندیە خۆ بپارێزیتن. الکردستانê rêzgirtin etnavbera hemî pêkatên cuda heye. Tenanet etnav hemî biyavekê da biyavên civakî et biyavê akademî da ev ro me biyavê zankoyê kire nimûzecek dîtir et biyavê pêkvejiyanê da. Hêviya me ew e ev pêkvejiyane hera berdam bîtin. Kurdistan jî her ya parastî bît û her şikomend bîtin.